ئێدی مەترسیên کێم بارانیە هشکە ساڵیە ڕێخول هەموو جیهانê نیشان دایە کوردستان bi giştî Iraq jî yek ji qurbaniyên guhartinên keşûhewayê li gorî hûşdariyên li ser rastê navdewletî jî dihêne dan sedan not ya axa Iraqê li jêr herişên biyabanbûrê daye. Ev di demekî de kabînana hem ya hikûmeta Herêma Kurdistanê bi stratîjiyet û planên xwe êdî dest pê kiriye demekî dirêje û hêjî planên wan di cibejêkirinê daye ji bo durustkirina pond û bendavan bû komkirina avê ji bo du armancan dikarin bêjin du armancan zêdetir komkirina avê ji layekê di hişke saliyê û kêm baraniyê de vegera xelkê bû gund û warên xwe her wiha berepêdan bi kiştûkal û ajeldariyê ev e derencamên wên erêniyên gelekên zêde hene li ser van mijaran de axivîn zêdetir ji Diktor Cîhan Mihemed seroka beşa endezyariya bendav û çavkaniyên avê li Zankoya Salaheddîna Hewlêrê mêvana min e lê stûdiyê Diktor Cîhan gelek bi xêret destan xweş bî spasan ev plana kabînane hem dest pêkirî gerek bû pêşî çend salan ev plana hat ba cêbecêkirin lê bi giştî li Iraq û Herêma Kurdistanê direng bi metirsiyên kêmbûna avê hiştke saliyê hate kirin tu vê planê û cêbecêkirina wê planê beşekê wê çawa dibînî پێشەچی دەستخۆشتان لێ دکەم لەو بەرنامەی بەڕاستی هەرێمی کوردستان یعنی ئێستا گەیشتنە قۆناغێکی ئەوەی کە گەیشتنە ئەو حەقیقەتێک کە زۆر زۆر پەرەمان بە سەرچاوە ئاویەکاندایە لەبەر چ لەبەرەوەی ئەمە ئێستا وەکو ئەوەینە ئەمە سەرچاوی ئاوین لە هەموو عێراق ئەوە سەبەبی یەکەمە سەبەبی دووەم کە دەتبین ئێستا ئیران و تورکیا لەبەرەوەی کە مەشاریعەکانی خۆیان دروست دەکەن لەسەر زەی دیزل و فرات ئەوە هەڕەشەکی یەکجار ڕاستە خۆی لە سەرەما دوم هەڕەشە لە سەرەما ئەوەیە کە گۆڕانکاری کەشوهەوا ئەوانە هەمووی لێکردیا حکوومەتی هەرێم بە دەستخۆشیەوە پرۆژەکانی زۆر 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 بە چاوێکی کە تەمەشای پرۆژەکان دەکا ئیلا پرۆژێک گەورە نا پرۆژە گچکەکانیش دەست پێ دەکا بەس هێشتا پلانەکان سەتا هەشتای نەهاتیتە بواری جێبەجێکردن لەبەر بە خۆمان دەزانین لەبەرەوەی بودجە و ئەو نوعا مەشاکلانەکە هیتمان ئەمە لێرانە دەبی فکر لە چ بکەینەوە فکر لە هەندێک سەدی گەورە بکەینەوە لەگەر هەندێک سەدی مامناوەندی و سەدی گچکە و پۆندەکان بەڕاستی لە بواری پۆندەکان شتی زۆر باشکرایە لەسەر ئاستی گوند و شارۆچکەکان هەتا هەندێکیان بە شێوەی هەرەوەزی کراینە یعنی ئیسفادیان لە میلەتەکەی کردیە ئەوانەی کە بەخۆیان ڕاستەخۆی ئیسفادە لە ئاوەکەی دەکەن لۆ کشتتوکان بەس هێشتا مایە مەسەنە ئەمە دەتوانین لە سەدە گەورەکان مەسەن سەد بەخمە لە ساڵانی 50 و 45ەوە پلانی لۆکرابووم تەمان ئەوە یەک لە سەدە هەرە گەورەکانە لە هەموو شەرق ئەوسەد ناکرێ ئەمە هەرە بەو حەجمە گەورەی تەمەشایی بەشێکی زۆریش تەواو بووە سەتاسی تەواو بە بەس بەداخەوە دەبی لە سفرەوە دەست پێ بکەین چونکە ئەو دیزانی کەیلۆی کرابوو 232 مەتر لەگەر واقعی ئێستامان ناگونجێ یعنی پێشەموشتەچی میلەتی کورد ناتوانێت تووشی کۆچەچکە سەرلێنی بتەوە لەبەرەوەی کە حەوز و ڕێزڤواری ئەو سەدە یەکجار گەورەیە بەس ئەمە دەتوانین بە تەواوی بە ئەکیدی ئەو سەدە لە سفرەوە دەست پێ بکرێ بە دیزاینێکی تازە و دەست پێ بکرێت چکە شوێنەکە شوێنێکی زۆر زۆر استراتیژیە کە هەموو ئاوی بادینان و باڵەچیان لەمە لەوێندەری کۆ دەبتەوە دووەم شت سەدی گچکە و سەدی مامناوەندی جگە لەوانش بەڕێی من لە سەد دروستکردنیش مهمتر یعنی ئەمە دەبی هەتا ئەو ڕێچکانی کە وشک بووینە فکرکەین و سەدیان لێ دروستکەین چکە ناحیە علمەکەی سەد تەنها لە شوێنانە دروست ناکرێت کە ئاوی تێدایە ئێستا هەتا ئەو شوێنانی ئێستا وشتیش بووینە بەس ڕێچکەی ئاون عینە دەبی ئەوانە سەدیان لێ دروست بکرێ لەبەرەوەی کە بە ئەوەی گۆڕانکاری کەشوهەوا احتیمالە لێزمەی ئاو بە هەندێک ئاراستە دابێت کە ئەمە یعنی بۆ چنمان لۆ نییە باشە دکتۆرە دروستکردنا چلوئێک پۆندان لەسەر سێ قۆناغان di kabînane hem ya hikûmeta Herêma Kurdistanê 23 di qonağa yekem 14 di qonağa duyem 4 di qonağa sêyem de heta niha beşekê wan temam bûne beşekê dî di qonağa cêbecêkirinê de aya em dikarin bêjin pond bandûra xwe heye yan jî dikarin bêjin sadê çend kêmtir ji bendavan بەخۆی ئێستا حالیان لە وەزعی کوردستان پۆندەکان باشترین شت بوو کە دەستیان پێگە دروستیان کرد لەبەر چ لەبەرەوەی ئەوە لەم پۆند ئەو هەموو کۆستا یعنی ئەو هەموو
تێچوێ تێناچی وەکو سەدەکان سەد لە هەموو جەیەکی زیاتر مەسرفی دەوێت ئیلا مەسرفی ناوێ ناحی پارەی ئەتوو مەسەلەن سەد ناتانی بە 2 ساری سەدەکی دروستکەی دەبماوەکی زۆری دەوێت ئەو ماوە زۆری ئەو شوێنانەی کە دەبنە ئاوی سەدەکەی دەبی ئەتو ئەو میلەتانە لێوین دەرێت چۆلکەی ئایا چەند زەحمەتە ئەتوو هەزاران خانی تێک بدەی هەزاران ماڵ کە ڕزقیان لەسەر برێم بەروبوومی کشتکاڵیە ئەتوو لۆ ماوەک ئەوانە ڕابگری هەتا ئەتوو سەدەکەی تاوا دەکەی دوای پاش هەینێ ئاوی کوبەر دەدەیەوە باش ئەو پۆندەنە دەکرێت ببنە جێگرەوەی بەنداوەکان بەخۆی نە ئەم وەکو باسم کرد یعنی عەلە لەقەل دەبی سەدەکی گەورەمان هەبی لە کوردستان یعنی ئەمە ئێستا ئەوەی هەیتمان نیتمان زێ گەورەیە زێ گەورە تا ئێستا بە ناحی عەلیم پێی دەورێ آخر زەیە کە خاوێنە آخر زەیە کە خاوێنە معنای چییە ئەو زەیە کە تا ئێستا ئەنگەیجدە یعنی دامی لەسەر دروست نەکرایە ئەمە پێویستمان بە سەدەکی گەورەی هەیە ئەوانە هەموو تەواوکەری یەکدرینە ناتوانم بریم ئیلا پۆند جێگرەوەی سەدی دەبی بەس تەبعەنی ئێستا لە ئێستا ئەمن ناتوانم بەو دەم دەستەی ئێستا سەدی دروستکەم کە بەیان دەتوانم پۆندی دروستکەم چکە تێچوەکەی کەمە ئەو موادانەی لە پۆندی بەکاردێ موادێکی یعنی متەوفرێ لە کوردستان باش دکتۆرە یعنی چێکردنا پۆندان یعنی کاریگەریەکی باشیە لە زۆڕەوە مەسەلەن یەکێک لەوانە خەڵک لە شارەوە دیسان بەرەو گوندەکان دەڕوە پەرەپێدانی کشت و کاڵ و ئاژەڵداریە جیا لەوەی کە ئاوێکی پاک دەبێ بۆ خواردنەوە ئیتر بۆ کشت و کاڵە و زۆر مەسەلەی دیکە لە دواوە دێ ئەمانە دەکرێ یعنی ڕێژەی هەژاریش کەم بکرێتەوە یانیش بەرهەمی کشت و کاڵی و ئاژەڵداری زیاد بکرێت لەسەر ئەو پلانەی کە دانراوە بەێ کو تەسیری خۆی دەبی ئەو پۆندانە حالیان ئەمە دەبینین یعنی بینا ناحی بینا زۆر 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 بەدەستخۆشیەوە بینا بە شێوەیەکی یەکجار زۆر تەتەوڕ کرێ لە کوردستان ئەنواع ئەشکال عیمارات و شت دروست دەکرێت بەس ئەوە بکە بەتەنی دروستی دەکەی ئەتوو زۆر زۆر تەسیرێکی خراپ لەسەر ژینگەی دەبی ئێستا کاربوون زۆر دەبی کە ئەوەی یەک لە هۆکارەکانە کە گۆڕانکاری کەش و هەوای تێدایە ئەتوی دەبی وەکو بەڵانسێک وەکو بای دایڤرسیتێک یعنی دەبی هەموو شتەکان بە یەک تەوازن بکەی ئەوەش کو دەکری ئەگەر ئەتوو شتی بچینی باش ئەگەر تو سەرچاوی ئاوت نێبی کوشتی دەچینی یعنی ئێستا بالعکس ئەمن لەو بەرنامەنگۆ دەمێ زۆر زۆر تەرکیز لەسەر چاندن بکەم تەرکیز لەسەر زیادکردنی ڕوبەری سەوزایەتی بکەم یعنی ئێستا هەموو دیراساتی عالەمی تەوەجوهی ئەوەی دەکەن دەرێن چاندنی یەکدار لە مابەینی 12 هەتا 40 کیلۆگرام کاربۆنی کەم دەکاتەوە یعنی ئەوە چەند کاریگەری دەبی لەسەر کەمکردنەوەی CO2 لەسەر هەموو گۆی زەوی کاریگەری زۆری دەبی ئایا دکتۆرە زۆر جار خەڵک وا دەڵێن لۆ پۆندەکان لە ناو شارەکانیش دروست ناکرێن ئەمە ڕێی تێدەچێ و دەکرێت آخر ڕێی تێدەچی بەس شارەکان بە ئەوەی کە نسبەی یعنی بینای لێ زۆرترا بەس ئەمە دەتوانین لە شارەکان چ بکەین ئەگەر یعنی بتوانی ئەو مجەمەعانویانە مەسەن ئەو هەموو ڤیلجانە دروست دەکرێت ئەلەقەل لەوێن دەری هەندێک بابەتیکە دروستکەین وەکو بابنی ئاوەکەی ڕیوز بکەینەوە دووبارە بەکاربینینەوە لەگەر ئەمان یعنی هەتا ئێستا تەشجیعی چاندن هێشتا دەبی زیاتر بکەین دوایش دەبی وعی عالەمی زیادکەین ئەمە ئاوەکی زۆر بەهەدەر دەدەین بەداخەوە هەتا ئێستا لە ناو شارەکانی هەرێم هەولێر سلێمانی کەرکووک دهۆک ئاو بەهەدەر دەدرێ ئەمە ئەوە دەکاتە بەقەدەر کە ئەتوو پۆندێکی دروست دەکەی دوایە ئەتوو ئێستا زۆر زۆر بەخسە لە ناو گەڕەکەکان دروست کرایە بەس ئاویش دەدا هەموو دەبینیم ئێواران ئاویش دەدرێ یعنی بەوی ئاوی سناعی یعنی نەک بریم لێوێن دەرێ بەخۆی بەلوعەوت سیستم شتێکی زۆر باشیان نەکردە ئەوە هەمووی کاریگەرە بەس لە هەمووی کاریگەری تر زیاترە ئەمە بین ئەو ئاوەی کە هەیتمان ئەو ئاوەی دیسان بەکار بینینەوە لە بەخچەکان ئەمە ئاوی خایەن بەکاردەینی ڕیسایکل ڕیوز ڕیساگل لەبەرچێ لەبەروەی ئاوی کوردستان الحەمدولیلا خۆشبەختانە ئاویمە پیس نییە باشە دکتورە دبینیت تا بخۆشی بەحث کرد بدایەتە ئاخەفتنێت خۆ یعنی وڵاتێن جیرانێن عێراق و هەرێما کوردستانی شەڕی ئاوەیە و دروستکردنا بەنداوێن زەبەلەح لەسەر ڕووبارێ سیروان و دیجلە و فرات مەترسیین هشکە ساڵیان زێدەتر لەسەر هەرێما کوردستانی هەیە و کوردستان چاوە چێتن خۆشوی شەڕی ئاوێ دوان ساڵێن دماهیەدا بپارێسیت ئەمن دائیمەن گەشببینم یعنی دائیمەن لە هەرچ پرۆگرامێکی باسی ئاو بکرێ هێشتا ئەمن تەمەشای چیای سەفین دەکەم دارەکانی سەر لوتەی سەوزن ئەمن هێشتا گەشببینم بەس ئەمە مەترسیەکی کەمان هەیە مەترسی گەرمی کەش و هەوا
ئەمە مەسەن دوو هەفتە هەولێر گەرم بوو بەس دەیان پرسی ئایا چەندی مانجی گەرمە خلاص دەبی ئەوە لەکنەمە مهم نیە ئەمە کو ئەوە بکەین ئەو گەرمایە لە خۆمان کەم بکەینەوە ساری دادێ واتە وەقع دەکرێ گەرما زیاتر بی کەواتە ئەمە وەکو باسم کرد یعنی دەبی ئەمە تەوازنێکی دروستکەین لەما بینی یعنی ئیلا تەوەجه لۆ بینایی نەکەین دروستکردنی بینە لەگەر دروستکردنی بینایی ئەوەندە باخچەی زیادکەین ئەوەندە قانونەکان بەکارە بێخین کە دەرێ مەسەن هەر خانێک 125 ئەوە بی ئەوی بکەی باخچە و شتیوابی طبعا مەترسی هەیە بەس هێشتا ئەمە زۆر باشترین لە جێدی یعنی احتیمالێ هەتا 10 ساریت کە مەترسیەکان بەو دەرەجێ زەق نەبنەوە بەس ئەمە وەکو باسم کرد هەتا ئێستا سیاسەتێکی وا قورسماندانە نایە ئای بەهەدەر نەدەین ئەگەر ئەمە بین ئای بەهەدەر نەدەین ئاویش ڕیسایکلکەین لۆ باخچە و لۆ گەراج و لۆ شوشتن و ئەوانە یعنی ئەم پێڕادەگەین یعنی نەبتە کارەسات گەلێک سپاس دکتۆرە جیهان محەممەد سەرۆی بەشاندا زیاریە بەندە بە چافکانیان ئاوێ لێزان کۆ سەڵاح حەدیم خێر بەی سەرچاو دەستان خۆش بیسپارچاو